حکوومەتی فیدراڵی عێراق توانیوێتی بە بەرزبوونەوەی نرخی نەوت داهاتی ساڵانەی زیاد بکات و لە هەمان کاتدا یەدەگی دراوی خۆی پێ بەرز بکاتەوە. لە کاتێکدا ئەم گۆڕانکاریە لە نرخی نەوت هیچی لە دۆخی ژیانی هاوڵاتیانی هەرێم نەگۆڕیوە. بەپێی راپۆرتی بانکی نێودەوڵەتی حکوومەتی فیدراڵی عێراق دەتوانێت بە سوودوەرگرتن لە بەرزبوونەوەی نرخی نەوت بەڕێژەی 94% داهاتی نەوتی لە ساڵی 2022 بەرز بکاتەوە و لە 66 ملیار دۆلارەوە بیگەێنێتە 127 ملیار. لە کاتێکدا نرخی نەوت بە 100 دۆلار بۆ بودجەی گشتی ئەم ساڵی عێراق خەمڵێنراوە. حکوومەتی عێراق توانیوێتی بە سوودوەرگرتن لە بەرزبوونەوەی نرخی نەوت و نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی یەدەگی دراوی بگەێنێتە نزیکەی 70 ملیار دۆلار و بە پێیوتەی وەزیری داراییەکەی تا کۆتایی ئەم ساڵ یەدەگی دراوەکەی دەگەێنێتە نزیکەی 100 ملیار دۆلار. جگە لەوەش توانیوێتی پاڵپشتی دارایی پرۆژە خزمەتگوزاریەکان بەردەوام بکات. راپۆرتەکەی بانکی نێودەوڵەتی بۆ ساڵی 2023 نرخی بەرمیلێک نەوتی بە 92 دۆلار و هەروەها بۆ ساڵی 2024 بە 80 دۆلار خەمڵاندووە. با پێی خەمڵاندنی راپۆرتەکە داهاتی نەوتی حکوومەتی فیدراڵی لە ساڵی 2023 نزیکەی 124 ملیار و لە ساڵی 2024ش نزیکەی 111 ملیار دۆلار دەبێت. بەو پێش ئەگەر سیاسەتی بانکی و یەدەگی دراوی حکوومەتی فیدراڵی عێراق بەم شێوەیە بەردەوام بێت، عێراق بوژاوەی تەواوی ئابووری و بازار بەخۆیەوە دەبینێت. لە کاتێکدا بەرزبوونەوەی نرخی نەوت سوودی تەواوی بۆ ئابووری عێراق و پرۆژە خزمەتگوزاریەکانی هەبووە، بەڵام بۆ هەرێمی کوردستان هیچی لە دۆخی هاوڵاتیان نەگۆڕیوە. دۆخی خەڵک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان هاوشێوەی ئەو ساڵانەیە کە نرخی نەوت بە 30 دۆلار بۆ و موچەکانیشیان بە زەحمەت پێدەدرێت. لەم دۆخەشدا کە نرخی نەوت بە 100 دۆلارە هەرێمی کوردستان بە هاوکاریە 200 ملیاریەکەی حکوومەتی فیدراڵیەوە بە زەحمەت دەتوانێت موچەی فەرمانبەران لە کاتی خۆشیدا بدات. پرۆژە خزمەتگوزاریەکانیش بە شێوەیەکی گشتی وەستاون. ئەمە سەرەڕای ئەوەی کە بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێم ڕایان گەیاندبوو نزیکەی 30 ملیار دۆلار قەرزارن، لە کاتێکدا هەرێمی کوردستان نزیکەی 8 ساڵە سیاسەتی ئابووری سەربەخۆ پیادە دەکات و خۆی نەوتەکەی دەفرۆشێت و هەر خۆشی داهاتەکەی کۆ دەکاتەوە. بەڵام سوودی تەنیا بۆ حیزبە دەسەڵاتدارەکان بووە و بەرپرسانی ئەوانی پێدەوڵەمەند و خەڵکی پێ هەژارتر بووە. ئەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەیبینن ئەوەیە کە سیاسەتی ئابووری سەربەخۆ فرۆشتنی نەوت لەلایەن یەکێتی و پارتیەوە بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە جگە لە نەهامەتی و دەیان قەیران و ملیاران قەرز هیچ دەستکەوتێکی دیکەی نەبووە، بەڵکو خەڵک پێش ئابووری سەربەخۆ زۆر خۆشگوزەرانتر بوو. هەر بەم هۆکارەشە کە ئێستا هاوڵاتیان دڵخۆشن بە تەنگ پێڵچنینی حکوومەتی فیدراڵی بە کۆمپانیاکانی نەوت لە هەرێمی کوردستان و بڕیاری دادگای فیدراڵی بە نایاسایی زانینی دۆسیەی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان.